سڵاتان لەبێ بینێرانی زارێک کرمانجی هەڵبەتە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو بڕیارێکی داوە لەبارەی لێخۆشبوونی 120 ئەو شۆفێرانەیە کە قەرزی هاتوچۆیان لەسرە. هەڵبەتە ئەم بڕیارە بۆ ماوەی 6 مانگە و دوای ئەم 6 مانگە ئەبێت سەرجەم قەرزەکە بگەڕێنەوە بە لێخۆشبوونی 120 دوای ئەو وادەیە لە ئەگەری نەگەڕانەوەی قەرزەکە هەڵبەتە دوو ئەوەندە قەرزەکەی بۆ ئەژمار دەکرێت سەبارەت بە پرسی کامێرەی خاڵ بۆ سنووری ئیدارە سەربەخۆی سۆران و ڕێنمایە تازەکانی وەزارەتی ناوخۆ لەسەر پرسی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان بۆ مەوەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێوەبەری هاتوچۆی سۆران دەکەم. عەقید زرار میوانم نە گەربێتێرە سپاس دەکەم. لە سەرەتامەوە لەوە دەسوێکەم ئەو بڕیاری وەزارەتی ناوخۆ لەبارەی ئۆتۆمبیلە ئەو قەرزەی کە لەسەر هاوڵاتیانە بۆ گەڕانەوەی لێخۆشبوونی 120 ڕێکارەکانی چۆن وردەکاری ئەم ڕێنمایە نەچین. طبعا سپاسی وەزارەتی ناوخۆ دەکەین بۆ دارکردنی ئەو بڕیارە بارگیرانی لەسەر هاوڵاتیان کێم دەکێتەوە. ئامانجدا ئەم بڕیارە ئەوەیە کە هاوڵاتی ئێمە کە سزای دەدەین هەدەف لە سزادان ئەوەیە هاوڵاتی بەخودۆ بچێتەوە دووبارە سەرپێچی نەکەتەوە. ئەگەر هاوڵاتی بێت و سزاکە زووترین کات بدەتن تەعسیری سزایەکە لەسەری زیاتر دەبیت بۆ ئەوەی دووبارە سەرپێچی نەکەتەوە. هەدەفی حکوومەت و وەزارەتی ناوخۆش ئەوەیە کە تەعسیری ئەو سزایە وا لە هاوڵاتیان بکات سەرپێچیەکان دووبارە نەکەنەوە. ئەو بڕیارە بۆ ماوەی 6 مانگە هەموو ئەو سزانەی کە لەسەر هاوڵاتی هەیە دەگریتەوە. ئەو سزانەی وەکو دواکەوتن سزایی سەرپێچی هاتوچوو سزای کابرەکانی هاتوچوو. لە سنووری بەڕێوەبەراتی سۆران هەزاران ئۆتۆمبیل هاتوچۆ پێدا دەکەن. هەڵبەتە ئەو شۆفێرانێک کە زۆرترین قەرزی سەرپێچیان لەسرە لە چەند مەزەندەی چەند دەکات وە لە چەند تێپەڕ ناکە ئەو قەرزێک کە لەلایەن شۆفێرانەوەی کە نیان گەڕاندوێت. طبعا وەکو ئامار بەردەستمان نییە کە چەند سزە لەسەر هاوڵاتیان هەیە، بەڵام لە سۆران سەرپێچی زۆر گەورەی تێدا نیە بە حکمی ئەوەی بەرەبەرەتەکەمان ڕێژەی سزەدانی هاوڵاتیەکان لە هاتوچۆی سۆران کێمە. سەبارەت بە وەزارەتی ناوخۆ و هاڵبەتە هاتوچۆ هەرێمیش بڕیاریدا لە دوای پارێزگاکان ئیدارە سەربەخۆکانش کامێرەی خاڵ بۆ خاڵ دابدرێت. ئێمە بەس مەبزانم بە سنووری بەڕێوەبەراتیتان و ئیدارەی سەربەخۆ سۆران شەقامێکی شیا و لەبار هەیە بۆ دانانی کامێرەی خاڵ بۆ خاڵ. ئێمە لە بەرنامەمان نییە ئێستا هیچ کامێرەکی خاڵ بە خاڵ لە سۆراندا بنین. شەقامەکانیمە ئامادەنینن لەوانە لە داهاتوو ڕێگای سپید بۆ ئەو جورە کامێرەکان گونجاوبیت، بەڵام تاکو ئێستا هیچ بڕیارێک بۆ دانانی کامێرەی خاڵ بە خاڵ لە سۆران نییە. دوام پرسیارم ئەوە بێ سەبارەت بە ئۆتۆمبیلە بێسەرەتاکان دوای تۆمارکردنی زۆرترین ڕێژەی ئۆتۆمبیلی بێسەرەتا لە ئیداری سەربەخۆی سۆران لە ساڵانی ڕابردوو، هەڵبەتە لە ئێستادا ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ چین بۆ ئۆتۆمبیلە بێسەرەتاکان و هاوکات کڕینی فرۆشتن لە ئێستادا بەردەوام هەیە بە ئۆتۆمبیلە بێسەرەتاکان. طبعا بەنسبەت ئۆتۆمبیلی بێسەرەتا تاکو ئێستا هیچ بڕیارێکی ڕسمی لە وەزارەتی ناوخۆ دەرنەچووە. ئێمە چاوەڕێی بڕیارەکانی وەزارەتی ناوخۆینە و کار بە ڕێنماکانی وەزارەتی ناوخۆش دەکەین، بەڵام ئێستا بە خۆشحالیەوە هاوڵاتیەکان تێگەشتنە ئەو ئۆتۆمبیلانە شیاو نینن، بەشێکی زۆریان لە ڕووی تۆندوتیژی، بەشێکیانژی لە بەرەوەی بەردەوام مەحفۆرەزەوە ئەو تشتانای هەیە خەڵکەکەی خۆی دوور کردیە لە کڕینی ئەو جورە ئۆتۆمبیلانە و کڕین و فرۆشتنی لە ئیدارەی سەربەخۆی سۆران زۆر کەم بوویتەوە. لە هیچ بڵێم پارێزگایەک یاخود ئیدارێکی دیکە ئۆتۆمبیلی بێسەرەتا هاوردەی ئیدارە سۆران ناکرێت و یعنی بڵێمەکومان مەڵێت بەدەر لە پێشانگەکانی ئۆتۆمبیل ئێمە ئەوێ تێبینیمان کردیا و ئەوانەیە کە سەردانی دەکەن پێشانگەکانی ئۆتۆمبیل ئێستا لە سۆران کەم بوویتەوە بە تایبەت پێشانگەکانی ئۆتۆمبیلەکانی بێسەرەتا. ئەوەش نیشانەی هەندەیە کە خەڵک خۆی دوور گرتیە لە کڕینی ئەو جورە ئۆتۆمبیلانەکە. ئەمەش داوا لە هاوڵاتیان دەکەین ئەو ئۆتۆمبیلانەی کە شیاو نینن تابلۆی ڕەسەنیان نییە لە کڕینیان دوور بن لەبەر ئەوەی هەم کێشەی یاساییان هەیە هەم کێشەی قارداریان هەیە هەم لە داهاتوو لەوانەیە هیچ بڕیارێکی ڕسمی بوو ئەو جورە ئۆتۆمبیلانە دەرنەچێت. سەبارەت بە ئۆتۆمبیلە بێسەرەتاکان زۆرترین ڕێژە لە ئیدارەی سەربەخۆی سۆران تۆمارکرا ئەم ڕێژەی هەروەک خۆی ماوە یاخود کەمی کردووە یاخود هەر زیاتری کردووە ڕێکارەکان
تۆمارکردن یەک جار بوو لە تەواوی هەرێمی کوردستان بەڵام مەزەندە ئێوە کڕین و فرۆشتن پێوە ناکرێت بە گوتەی جەنابتانەوە ڕێکارەکانی بڵێم ئۆتۆمبیلی بێسەرەتا لە ئێستادا ڕۆڵی کەم بوونەوە کردووە یاخود نە هاتنی ئۆتۆمبیلی بێسەرەتا زۆر کەمی کردووە لە ئیدارەی سەربەخۆی سووران ئەوە لە کڕین و فرۆتەکان و پێشەنگەکان دیارە طبعا ئەو ڕێژەیەکی لە سوورانیش تومارکردی هەموو ئەو ئۆتۆمبیلانەی ناگیریتەوەکی لە سووران هەبووە خەڵکێک لە قەزای ئێستای حەریر یان ناحیە پێشووی حەریر و دەشتی حەریر شەقڵەوە کە نێزیکە ئیدارەی سەربەخۆی سووران و زۆرینیان هاتن لە ئیدارەی سەربەخۆ تۆماریان کردە ئێمە پێشبینی دەکەن ئێستا لە ناو سووران ڕێژەکە نێزیکە 6,000 یان 5,000 هەبیت ئەوژی زۆرینە لە گوندەکانی دەوروبەری سووران. بەڵێ سپاس بۆ دەرفەتە بەڵێ هەروەک جەنابیان ئاماژیان پێکرد سەبارەت بە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ لەبارەی لێخۆشبوونی سەتابیستی سەرپێچی سەر شۆفێران و سەبارەت بە دانانی کامێرەی خاڵ بۆ خاڵ ئاماژە بەوە کرد کە لە ئێستادا هیچ شەقامێکی ئیدارەی سووران بەردەست نین بۆ دانانی کامێرەی خاڵ بۆ خاڵ و سەبارەت بە پرسی ئۆتۆمبیلە بێسەرەتاکانش ئاماژەی بەوە کرد کە هیچ ڕێنمایەکی تازەی وەزارەتی ناوخۆ نیە سەبارەت بە ئۆتۆمبیلە بێسەرەتاکان